بۆ برەودانی زیاتر بە ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان و بە بازاڕکردنیان. فستیڤاڵی پاییزەی بەرهەمە ناوخۆیەکان لە کارگەی جگەری سلێمانی بەڕێوە دەچێت. دیارە لەم فستیڤاڵەدا بەشداربووان و وەبەرهێنەکان بە چەندین بەرهەم و خواردنی پاییزە و کاری دەستی و بابەتی جوانکاری خانمان و چەندین گوڵی سروشتی و بابەتی جوانکاری ناوماڵ نمایشی بەرهەمەکانی خۆیان دەکەن. فستیڤاڵی ئێمە بە دروشمی فستیڤاڵی پاییزە کە لە وەرزی پاییزە ئێمە ئەنجامماناوە. ئامانجی سەرەکی ئێمە ناساندن و بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانە. هەڵبەتە ئەم فستیڤاڵە زۆرترینی ئەو بەرهەمانەیە کە لە وەرزی پاییزە هەمانە، بۆ نمونە هەنار و گوێز و ئەو بەرهەمانەی کە لەم تایبەتن بە وەرزی پاییز. ئەو کەسانەی کە لێرەن ئێمە زیاد لە 50 وەبەرهێنمان هەیە، زیاد لە 50 خاوەن بەرهەممان هەیە، بەڵام بە بۆنەی کەمی شوێنمان ئێمە تەنیا 42 شوێنمان هەیە. وەمان کردووە زیاد لە 2 وەبەرهێن 3 وەبەرهێن بکەنە ناو یەک دوکانەوە. فستیڤاڵەکە تا 5 ڕۆژ بەردەوام ببێ. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەی، هەتا ڕۆژی یەکشەممە ڕۆژانە لە کات ژمێردەی بەیانیەوە هەتا دەیشەوە ئێمە لێرەین. بە تاکیدی ئەمە هۆکارێکە بۆ ناساندنی بەرهەمەکانی کوردستان بۆ گەشتیارانی کە دێنە ناو شاری سلێمانەوە کە دێنە ناو ئەم فستیڤاڵەوە، ناساندنی کللتورمانە بە ئەو گەشتیارانەی کە دێن و ناساندنی ئەو تامی ئەو خواردنە کوردەواریانەی کە لە ناو هەر هەموو شارەکانی کوردستانە. بەشداربووان باز لە بەرهەمەکانی خۆیان دەکەن و گرنگی بەشداریکردنیان لەم جۆرە فستیڤاڵانەدا دەخەنە ڕوو. سڵاوتان لێبێ. بەخێبێن سەرچا. بەچی بەشداریتان کردووە لەم فستیڤاڵەیە؟ ئێمە وەکو کارگەڵقمی سروشتی وەزی لە ناوچەی هەورامانەوە بەشداریمان کردووە بۆ ئەم فستیڤاڵە بە بەرهەمەکانی ناوچەی هەورامان. بەرهەمەکان زیاتر چی لە خۆگرێ؟ بەرهەمەکانی ئێمە بە شێوەیەکی سەرەکی شیرینیەکەمانە و هەروەها توی وشکە، هەنجیرە، ڕوبەهەنارە، گوێزە، دۆشاوی تووە، هەروەها چەرەزاتە، بەو جۆرانە. بێمەلایم خاتونەش سڵاو لێبێت، تا چەندە وەکو خاتونێک ئەتەوێت بەرهەمەکانە زیاتر بخەیتە ڕوو بەرهەمە خۆماڵیەکان و هەم ببیتە هۆکارێکیش بۆ دابینکردنی داهات. ئێمە خۆمان کچین لە کارەکەین و لە کاتی فراوانکردنی ئیشەکەشمانە هەر حەزەکەین دەستی ژن بێت لە کارەکەیە و ئەمانجی ئێمە لەم کارە ئەوەیە کە تەندروستی خەڵک باشتر بکەین بەوەی کاشەکرد لە بەرهەمەکەمانانیە و مادی حەفیزەشیتیانە. دەستان خۆش. ئێمە وەکو جوتیارانی هەڵەبجە بە چەند بەرهەمێک بەشداریمان لە فستیڤاڵی پاییزەی سلێمانیا کردووە، بە تایبەتی هەناری هەڵەبجەمان هێناوە و ئیشمان لەسەر چەند جۆرێک خواردنی کە کردووە، بە تایبەتی هەنجیر و مرەبای هەنجیر ئیشمان لەسەر کردووە. مرەبای هەنجیرەکانمان زۆر شتێکی جیاوازمان هەیە، بە هاڕاوەیی هەمانە، بە شێوەی دەنکی شەمانە چکە شتێکی زۆر تایبەت و جیاوازە ئەمان هەیە بە سادەی، بە گوێز و فستەقی شەمانە کە ئامادەمان کردووە، جۆری خەڵتەی ئێرانیمان ئامادە کردووە کە وەکو زەڵاتە و هەم بۆ نەخۆشیش بەکارێت، جۆری وشکراوەکانیشمان لە هەنجیر و قۆخ و کەرەوز و بەرهەمەکانی کەمان بەکارهێناوە دوینەمان هەیە. هەموو جۆرە بەرهەمەیەک جگە لە هەنگوین ئەتوان لێرە دەستان بکەوێت. ئێمە بەشداریمان کردووە بە هەنجینی خۆماڵی ساڵانە لە پاییزانە لەم کاتانەیە هەموو ساڵە بەرهەمەکەمان دەرەچێت و بەشداریمان کردووە بە هەنجینی خۆماڵی و بەرهەمی خۆماڵی. لە پاییزانە بە زۆری هەنجینی خۆماڵی کوێتە بازارەوە و گەشتیارانی باش ئەیکردن. هەرچەند ئەم ساڵ بەرهەممان زۆر کەم بوو، لە سا 80مان بەرهەم کەمتر بووە لە چاو ساڵانی پێشوە. بەس سپاس بۆخوای گەورە ناهومێت نەبووین. باش هەنجینی زەمیرێ و هەنجینی دارە، هەنجینی سنووقە، ئێمە دوو نوعمان هەیە ئێستا من حالیان خۆم دوو نوعم بەرهەم هێنا، هەنجینی سنووق و هەنجینی زەمیرە، هەردووچیان زۆر چاکن.
سڵاو تۆش بەخێر بێ زۆر سپاس. خانمان تا چنەی گرنگە لە فستیڤاڵەکانە بەشدار بن. حەزەکەم پەرەیەکی باشتری پێبم بم فستیڤاڵی وەرزەکان هەر چوار وەرزەکە ئێمە ئەیکەینەوانێ فستیڤاڵ اینجا بەرەی پێبەن و وڵات پێشکەوتوتر بێ لە چاو ساڵانی کە ئێستا پێشکەوتوترە چونکە زۆربەی کات حەزەکەم ئافرەتان پسنە پێش و پەرە بە بوارەکە بن ئێمە لەم کاتەیە کە ئەم ئیشاکەین داهاتێکمان دەسەکەوێت زۆر زۆر ئیشێکی خۆشە و زۆر خۆش. خاتونگیان تۆش بەژاربوویکی فستیڤاڵەکەی بەچی بەژاریتان کرۆ چ بەرهەمێ؟ بە جگلێتی سروشتی چەمچەماڵ کە جگلێتێکە کەمترین ڕادی شەکریتیا بەکار هاتووە لە میوشک کراو دروستەگرێ بە 5 تام بە فستاق مێوەش هەنجیر قەیسی. سازکردنی فستیڤاڵی تایبەت بە بەرهەمە ناوخۆیەکان هێندەی تروا دەکات هاوڵاتیان بایەخێکی تایبەتیان بۆ بەرهەمەکان هەبێت لەلایەکی تریش هەلی کار و دابینکردنی بژێوی ژیان و ژێرخانی ئابووری وڵات دەبوژێنێتەوە لە ڕووی گەشتیاریشەوە کاریگەریەکی باشی دەبێت بۆ هەرێمی کوردستان.